بەنای خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسودە و خۆشحاڵم کە لەگەڵ هاوکارانی زێدە ئازیزم لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی دەرەوە یاریگا لە مانگی پیرۆزی ڕەمەزان دێنەوە خزمەت خوای گەورە تاعەت و عیبادەت و ڕۆژووی هەموو لایەک قبوڵ بکا و خوای گەورە لێمان خۆش بێت لەم مانگە پیرۆزەیە. خۆشەویستانم ئەم هەفتەیە یاریەکانی گەڕانەوەی قۆناغی چارەکی کۆتایی خۆلیانە پاڵەوانەکان بەڕێوە چوو، چواریانە گەیشتنیان بە قۆناغی نوێی کۆتایی مسۆگەر کرد کە یانەکانی ریال مەدرید و پاریس سان جەرمان و چێلسی و مانچستەر سیتی بوون کە دیارە ماستی بۆ یەکەم جار بگەیشتە قۆناغی نوێی کۆتایی بەسەرپەرشتی پیپ گواردیۆلا. باسی یاریەکانی چارەکی کۆتایی و یاریەکانی گەڕانەوەی ئەو قۆناغاکەین لەگەڵ هاوکاری خۆشەویستم کاک بڕیار تەها شۆڤەکاری وەرشی لە ستودیۆ لەگەڵمە بێ و هاوکات برای عەزیز و ڕۆژنامەنووسی وەرشی کاک ئاسام جەباریش لە شاری هەولێر و لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانەوێ بۆ شەنوکەوتکردنی ئەو چوار یاریی کە ئەنجام دراوە گەیشتنی چواریانەش با یاریەکانی نیوەی کۆتایی. کاک بڕیار لە تۆ دەست پێ یەکەم یانەی ریال مەدرید لیڤەرپۆڵ. ریال مەدرید لە یاری یەکەم توانی لە لیڤەرپۆڵ باتە و لە یاری دۆمیش بەو بەرگریە باشی کە ئەنجامیدا هەر چەندە زۆرێک ڕاکان وایان وا بوو کە چەندین یاریزانی هێڵی بەگریم تیپە بێبەش بوون بێبەش دەبن لە یارەکە و یاری ناکەن، بەڵام ئەو یاریزانی کە لەسەر کورسیە دەک بوون بە درێژایی ئەم وەرزە توانیان بە شێوەیەکی زۆر باش تەختەی هێڵی بەگری تێبەکە بکەنەوە خۆڕاگر بن لە بەرامبەر محەممەد سەڵاح و مانی ئەو هێرشانەی کە کرایە سەریان هاوکات بەیەزیتی بۆ کۆرت تۆشمان بیر نەچێت. سەبارەت بە یاری گەڕانەوەی ریال مەدرید لیڤەرپۆڵ. دەست خۆش کاک گۆران، سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونی کاک ئەسام جەباری لە هەولێرەوانەیە. لە ڕاستیە لیڤەرپۆڵ وەک بڵێ زۆر خراپیش نەبوو کاک گۆران، بەڵام کێشەکە لەوەدایە کە ریال مەدرید خاوەنی زێدانە، واتە کاریزمایی زێدان لەم یاریدا ڕۆڵی یەکلایکردنەوەی جێڕابۆی کە ریال مەدرید بتوانێت بەسەر پشتی لیڤەرپۆڵا بگاتە قۆناغی نیوەی کۆتایی. من دڵنیا دەکەمەوانێ ئەگەر زیدان ڕاهێنەری ریال مەدرید نەبوایە ریال مەدرید نەدەگەیشتم قۆناغەوە. پێم وایە لە قۆناغی ڕابردووتریشا تووشی ئەسەنگی زۆرتر ئەبوو، بەرامبەر ئەتڵەنتا ئەگەری هەبوو ماڵاوایی بکات سەرەتای وەرز سەرەتای ئەم بەرنامەی گفتوگۆی دەرەوی یاریگا لەگەڵ کاک پێشنگ لە بەرنمەیەکە یعنی کە لە باسی ریال مەدریدا پێم وابوو ریال مەدرید ناگاتم قۆناغە، بەڵام کاریزمای زیدان وای کرد کە بۆچوونەکەمان هەڵە بێت بۆچونی بکێتە هەڵەوانێ لەبەرەوەی لە سەرەتای وەرزا پێکاتی ریال مەدرید خراپ بوو و لەم دوایانەدا پێکانەکانیش ڕووی لە زیاد بوون بوو، بەڵام ئەوە زیدانە توانیوێتی لەگەڵ هەموو بارودۆخەکاندا مامەڵەیەکی دروست لەگەڵ پێگاتی ریال مەدریدا بکات و ریال مەدرید ئاڕاستە بکات و یانەکەی دیسانوانێ جار لە دوای جار بە پلانێکی جیاوازتر بۆ یانە جیاوازەکان بنیاد بنێت. لەگەڵ لە تەواوی باسەکە ئەمڕۆ یەکێ لە دوانە جوانەکانی ریڤالدۆ یاریزانی پێشووی یانی بەشلۆنە هەڵبژاردی بەرازیل باز لەوە کە ئەوانەی کە لە نیوەی وەرزەوە ڕخنیان لە زیدانەگرت کە ناتوانێ و بەو بم پێکاتێک کێسە لە بەردەسایەتی و هەر زوو ماڵئاواییەکە لەیانەکە کە بۆ جاری دوماوێتەوە پۆسی ڕایەنەرەتی ڕیاڵی وەرگرتوێتەوە، بەڵام ئێستا خۆیان شاردۆتەوە و زیدانیش بە گەورەی ماوەتەوە. یعنی زیدان تەحەدایەکی زۆر گەورەی کرد بەوەی کە تەنها یاریزانێکی گواستەوە کە ئەویش ئەستێری دیاری یانەی چێلسی ئیدین هازارد و بەڵام ئەم یاریزانەش تا ئێستا هیچ ئیسفادێکی بە تیپەکە نەگەیاندووە لە بەگەڵ ئەوەی کە وەکو لە قسەکان تا ئاماژت پێدا ئەم تیپە بە کۆمەڵێک پێکانی زۆرەوە ناڵێنێ لە ئێستاە، بەڵام زیدان تەحەداکە و لە بەرامبەر لیڤەرپۆڵ گۆڵەکەی بە خاوێنێتەوە نایە لە گۆڵی دەستە تۆمار بکرێ، کەواتە ئەمە تەنها گەورەی زیدانە یاخود ئەو ئاستە بەرزی کاریزانەکانیش پێشکەشیەکەن. هەردوو لایەن هاوتەری بن کاک گۆران، بەڵام ئەمە گەورەی زیدانە کەواکە یاریزانەکانی ریال مەدرید بەو ئاستەوە دەربکەون. لەسەر لێدوانەی ڕیڤالدۆ نازانم ڕیڤالدۆ لەوەی وازی لە یاریەنەوە بە دوورکەوتوانێ هەموو هەفتەیەک لێدوانێکی هەیە پێشی ڕیاڵ چێلسی بەتەوە گات یاری کۆتایی ئەوانەمی بۆ چونە دەبێت تا نزیک بوونەوەی کاتیارەکە شتەکانە گۆڕێن و نەک زۆرێک تەنانەت جۆزێ پیدۆڵیش لە کەناڵی چگرین توکێک کە لە پێشکارە زۆر بەناوبانەکان دوێنێشەوە نزیکی پارشێ بووە ئەڵێ من هەڵە بم بەرامبەر بە زیدان بە خوێندنەوەی من وەکو میدیاکارێکە میدیاکارێکە لە ئیسپانیا زۆر بەناوبانگەوە زۆرترین قسەی هەیە لەسەری دویانە بەهێزەکەی ئیسپانیا ئەڵێ من لە خوێندنەوەی من بۆ زیدان هەڵە بووە. تایبەت بۆ ئەو یاریەکە گۆران لە یاری یەکەمە زیدان توانی ئەو ئەنجامە بەدەست بێنێت کە پێویستێتی گیان کە ویستێتی تەنانەت ئەو بە دوویەکیش تا ڕادێک ڕازی و بەڵام بە سێویەکەوانەیە لەناو یاریگە دیستیڤانۆ یاریەکە کۆتایی پێهێنێت. ئەمە خاڵی سەرەکی بۆی کە زیدان لە یاری داهاتووتردا ئاسوودە بێت. لە بەرامبەریشدا کلوب و لیڤەرپۆڵ ئاسوودە نەبوون. سێری یاریەکە کە
زۆربەی زۆر یاریزانەکانی لەڤەرپوڵ لە ژێر شارا بوون. ئەرنۆڵ کاتێک ئۆڤەرەکەی ئەکرد کە ئۆڤەرەکەی ناگەیشتە شوێنی خۆی عین پێوی دیار بوو بێزاری پێوی دیارەوەی دەرونیان تەواو نییە لە ژێر شاری کاتە کات بەردەوامە ڕۆ بەرامبەر ریال مەدرید یاری ئەکات ئەستەمە لەوەی لە گۆڵ نزیک بنەوانێ زۆر باشە ینی تۆ ئەگە بتێوێت لە ریال مەدرید بەریتەوە محەممەد سەلاح نابێت لە خولەکی سەرەتا یاریەکەی تۆپێک لەدەست بدەیت کە بەڕاستی لە بەرامبەر ریال مەدرید ناکری ئەم جۆرە تۆپانە لەدەست بدەیت و دواتر بتوانانی قەرەبووی ئەم جۆرە تۆپانە بکەیتەوە یانی لیڤەرپوڵ لەنەو هێڵی شەژیاردەی ریال مەدریددا چەندین تۆپی ئاراستەی گۆڵ کرد و گۆڵی نەپێکا هەم ئازبەرزی کۆرتووە و هەم باشی بەرگریکانی ڕیاڵ و هەم خراپی لێدانەکانی یاریزانەکانی لیڤەرپوڵ بۆ گۆڵ یعنی ئەوم بیرەخاتەوە کە ئێمە لە سەرەتای هەر لە نیوەی وەرزی ئەم ساڵەوە بڵێن لە سەرەتای وەرچەوە تا ڕادەیەک باسیێمان کرد کە لیڤەرپوڵ لە هێڵی پێشەوە زۆرترین هەر دروستەکە کەمترین گۆڵ تۆمارەکە ئەمە کێشەی گەوری لیڤەرپوڵ بۆ لە وەرزی ئەم یاریت تا ڕادەیەک پێچەوانەیەکی تیا بوو دروستە ینی سری یاریەکانی پریمەر لیگ کە من ناشمەسەرەوەی دەکاری کە باسیکە زۆر دروست بوو لیڤەرپوڵ دەرفەتی بواتوانێ بەڵام کاگۆران دەرفەتەکان زۆر کەم بوو یعنی ئەمە خاڵەکە بوو زۆر یعنی تۆ محەممەد سەلاح دەرفەتێکی زۆر لە خولەکی دووە لە هێڵی شەژیاردەیە دەرفەت لەدەستدا سادیۆ مانێ بە هەمان شێوە بڵێ فێرمینۆش بە هەمان شێوە بەڵام سیرکە ئاین دەرفەتەکان لە پەنجەکانی دەستی پڕ ناکەن ئەخەت خۆی ئەمە گرفتی لیڤەرپوڵە کە لە چەند وەرزی ڕابردووشەوتمە محەممەد سەلاح پێویستی بە چەندی دەرفەتە تا گۆڵ تۆمار بکات واتە ئەو هێرش بەرە نییە لە کەمترین دەرفەت تا زۆرترین گۆڵ تۆمار بکات ڕەنگە لە سەرمە ڕەخنەش نوێ گیرا بێتی بێتیان چۆن بڵێ ڕقێکی بەرامبەرم محەممەد سەلاحی بەڵام من سەیری یاری محەممەد سەلاح چ لە فیورنتینا چ لە ڕۆما و دواتر لە لیڤەرپوڵ لە لەمسەی کۆتاییدا یاریزانێکی زۆر خێرایە بەڵام لە لەمسەی کۆتاییدا زۆرجار بڕیاری دروست درەنگ ئەدا یاخود کە ئەیدا بە دروست یانی جۆ سەیرکە تۆپێک ئاراستی کۆرتوای کرد ڕێک نای بە قاچی کۆرتووانێ واتە تەرکیزێکی وای تیان نەبوو کە لە کاتێک هەردوو زاویەک هەردوو گۆشەکە ئەیتوانیت باشتر بیری لێ بکاتوانێ بەڵام لە کاتەیە تر زاڵ وەسە محەممەد سەلاح بۆیە محەممەد سەلاح لەو یاریەدا نەگەرەوە دەرفەتە لە تایمی دوم لە تای لە کۆتاییەکانە دوو دەرفەتێکی دیکەشی بواتەوانێ نەیتوانی بە باشی مامەڵەی لەگەڵا کات ئەمە کێشەکە بوو بۆ ینی کێشەی لیڤەرپوڵەوەیە گۆڵە دەست ئەدەن بەڵام لە پریمەر لیگ دەرفەتەکان زۆرە بەڵام بەرامبەر ریال مەدرید دەرفەتەکان بۆچی کەم بوو لەبەرەوەی زێدان ئامادەکاریی زۆر باشی کردومی یاریزانانی وا بەلای خۆیدا ڕاکێشاوە تۆ سەرنج بە کاسمێرۆ لە بەردەم کۆرتووە وەکو قەڵایەک وەکو پۆڵایەک قەڵایەکی پۆڵین وەستا بوو هەر شوتێکیان لێدا پێشی بگاتە کۆرتووە کاسمێرۆ میلیتاو یەک سەرنجەیە دوادە چین لە ئەسامەزانم پەلێ لێوتە میلیتاو و ناچۆ لە سەرەتای وەرزە یاریان پێ ناکرێت ئەم دوو یاریزان و مەرزان یەدەگرت تا ڤاران و تا ڕامۆس هەبنەم دوو یاریزان یاریان پێ ناکرێت بەڵام هەردوو یاریزانەکە وەک دوو بەرگریکار یاریان کردو کە ئەزمونێکی زۆریان نەبێ وەک دوو بەرگریکار کە سەرەکی بن وەک ئەو دوو بەرگریکارەی لە برنەوەی نازناوەکانی چامپیۆنز لیگی چەند وەرزی ڕابردووی ڕیال مەدرید ڕۆڵی گەوریان یعنی ڕۆڵیان هەبوو بێت ئەمە زۆر گرنگ بوو زۆر باشە کاگا سام سڵاوی خوای گەورەت لێبێ مانگی ڕەمەزان پیرۆز بێ و هیوادارم هەموو کاتێکت هەر پڕ بێ لە خۆشی و بەختەوەری سپاس دەکەم کە لەگەڵمانی لەم هەفتەی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا باسی ریال مەدرید لیڤەرپوڵەکەین زیدان تەحەدایەکی گەورەی کرد هەر لە سەرەتای وەرزەوە بۆ پێکاتەیەوە گەڕایەوە بۆ ڕایەنرایەتی ریال مەدرید و لە ئێستاشا چێبڕکەی برنەوەی لالیگا و هەروەها لە چامپیۆنز لیگیش گەیشتۆتە قۆناغی نیوەی کۆتایی یاری گەڕانەوەی ریال مەدرید بەرامبەر بە لیڤەرپوڵ بە سەرپەرشتی زیدان چۆن هەڵەسەنگێری؟ بەڵێ بە ناوی خۆی گەورە و میرەبان کاک گۆرانجان سڵاو لە تۆ سڵاو لە کاک بڕیار سڵاو لە سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە تۆ لە کاک بڕیار و لە سەرجەم کارمەندان و هەروە سەرجەم بینەرانی شەکەم ئینشاڵڵا مانگای بێتە ئەوەی کە خی گەورە نوێژ و ڕۆژ و تاعاتی هەموو ویلایە قبول بکە ئینشاڵڵا بۆ بێتە مای خێر و خۆشی بۆ هەمومان سەبارەت بە یاریەکانی خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا و بە دیاریکراوی کە باسی یاری نێوان هەردوویانەی لیڤەرپوڵ و ڕیال مەدرید کرد لە یاریگەڕانەوەدا ئەوەی بینیمان 2 تا 3 ڕۆژ پێش یاریەکە یۆرگن کلۆب بەو حەماسەتەی خۆی بەو لێدوانە جیاوازانەی هەتا لە دوای یاریەکەی ناو یاریگا ئەلفرێدۆ دی ستیڤانۆوە یۆرگن کلۆب وتی کەوا لیڤەرپولێکی جیاوازە بینن و چاوەڕوانی کاردانەوەکەن لیڤەرپوڵ ئەوەی کەوا لە توانای کلۆبدا هەبوو کردی ئەوەی کەوا لە توانای کلۆبدا هەبوو ئەو 11 یاریزانەی کە بۆ نێو یاریگا دەبێت ئامادەی بکە و بەباشی خوێندنەوە بۆ یاریەکە بکات کردی بەڵام چەند شتێکی جوزئیاتی زۆر کورد لە ناو یاریگا دەتوان بڵێم ئەنجام یەکلایی یەکاتەوە پشتدەستوری زێنەدین زێدان و ڕیال مەدرید بە ئەنجامی یاری یەکەم بیرۆکەکانی ڕاینەر زێدانی فراوانتر کرد و زیاتر لە بژارەیەکی لە بەردەمیا هێشتەوە بۆ ئەوەی کەوە بە ئاسوودەتە تا ڕادەیەک یاری بکات
ئەمە خاڵی دووەمەوەی تۆ چەند لە یاری گەڕانەوەدا بە بەردەوام مێژوژەوەی پێگوتوین لە یاری گەڕانەوەدا کە کاتێک پێویستت بە گۆڵە ئەگەر چەند کات تێپەڕ بێ و گۆڵ تۆمار نەکەی ئەوە فشار زیاترەکەوێتە سەرت بینیمان ئەو چارەکە سەعاتە و بیسخولەکەی کە سەرەتا لێڤەرپول یاری پێکا وەکو ئەو چارەکە سەعاتە نییەکەوە لە گێمی دووەمدا یاری پێکە یان لە کۆتاییەکان یاری پێکە بۆ چونکە ئەزانێت تەواو یان ئەگەر لە کۆتاییەکان یاریەکە نزیک بێتەوە تا ڕادەیەک ورەی دێتە خوارەوە لە بەرامبەریشدا تیپی بەرامبەر کە ریال مەدریدە ورە بەرزەکە ورە پەیاکە ورەی بەرزە بێتەوە بۆیە ئەمە خاڵێکی گرنگە کە ئێمە بێ باش بزانین ئەو ورەکاریانەی کەوا یاریزانان یعنی هەر لە دوای یاریەکەش یۆرگن کلۆپ ئەڵێ محەممەد سەلاح لە یاریەکانی پریمەر لیگدا بە چاونوخاندن ئەو هەلانە گۆڵەکە بەڵام لێرە بە هەردوو چاوە گۆڵی تۆمار نەکرد کەواتە ئەمە تا ڕادەیەک هەم ڕخنەیە لە محەممەد سەلاح هەمیشەوەیە کە بەخی یاوەری لێڤەرپول نەبووە لە بەرامبەردا ئێمە نابێت لە ئاز گەورەی ریال مەدرید و زێنەدین زیدان کەم بکەینەوە کە تۆ دەڵێ ریال مەدرید ئەگەر بێت و بە 11 یاریزانی تا ڕادەیەک ئاسایش بێ کە هاتە چامپیۆنز لیگە بێ حسابای تایبەتی بۆ بکەیت بۆ چونکە یانەی مێژووی یەکەمی چامپیۆنز لیگە خاوەن زۆرترین نازناوە خاوەن زۆرترین یاریەکە لە یاریەکانی چامپیۆنز لیگە بە بەردەوامی بینین ینی خاڵێکی بەهێزە لە چامپیۆنز لیگ بۆیە ئەمانەی کەوا بینیمان ڕاستە یانەی ریال مەدرید کەم و کوڕی هەبووە پێکانی هەبووە بەڵام پێکانی یاریزانانی ریال مەدرید قەرەبووی هەیە بەوەی بۆ کە یەدەجێکی باشی هەیە تۆ سەیریەگە لەیانەی لێڤەرپول سەرکەی هەم یاریزان ڤێرگل ڤان دایک هەم جۆ گۆمێز هەم ماتیب کە سێ یاریزانن لە دڵی بەرگریارێکە کەسی ئامادە نییە یاریزانێک تێناوە لە تیپی دووەمەوە یاریزانێکی بە بڕ 1 ملیۆن یۆرۆ بە خواستن هێناوە ئەمانە ناتوانن ئەو کارت بۆ بکەن کە بە نمونە ماتیب و ڤان دایکە ئەیکا لە بەرامبەردا من لە پێشوشدا ینی لە لێدوانی تر لە شوێنی تر گوتومە یانەی ریال مەدرید یەکێکە لەو یانانەی کە لە دوای یانەی مانچستەر سیتی باشترین یەدەجی ئامادەی هەیە بۆ ئەوەی لە یاریەکاندا یاری پێ بکات بە نمونە زۆر زەحمەتە دوو یاریزانی زۆر باشی وەکو ناچۆ و میلیتاو لە هەر یانەیەکی تر بن یەدەک بن بەڵام لە ریال مەدریدن بە یەدەجیش ڕازین و لە کاتی ئاوا پێویستیشدا فریادڕەسی تیپەکەشیانن و یاری زۆر باشیش ئەنجامەدەن یعنی ئەمە خاڵە جەوهەریەکەی یانەی ریال مەدریدە ئەمە بێگومان بەڕابەراتی زێنەدین زیدانە بینیمان یاریەکانی کۆتا گەڕەکانی ساڵی ڕابردوو دوای کۆرۆنا ڤایرۆس بینیمان ریال مەدرید پێویستی بەچی بوو هەموو یاریەکان 1-1 2-1 بباتەوە بۆ ئەوی کە نازناوەکە بەدەستبێنێت ئەنی ریال وە زێدان بە دیاریکراوی کاگۆران خاڵێکی گرنگی هەیە ئەویش ئەوەیە کەوا بە بەردەوام ئەگەر بێت و زۆر واقعیانە بیرەکاتەوە ئەگەر بێت و پێویستی بە یاریەک بێت لەوە زیاتر ینی ناوێت ئەنجامی بدات بۆ ئەوەی کە تۆ لە یاریەکدا زۆر باش بی 4-5 گۆڵ تۆمار بکەی و دواتر لە پڕێکە شکست بێنیت ریال مەدریدمان بینی لە سەرەتای وەرزدا زۆر خراپ بوو بەشێک پێیان وابوو کەوا زێدان ناگاتە نیوەی وەرز و ینی لە پۆستەکەی دوو دەخرێتەوە بەڵام زێدان و یاریزانەکانی ریال مەدرید خۆڕاگر بوون لە نیوەی دووەمدا زۆر باشتر بوون ئەوەیە بینین ئێستا زیاتر لە 20 یاریە یانەی ریال مەدرید تاکە یاریەکی دۆڕاندووە لە سەرجەم خولی پاڵەوانتیەکاندا بۆیە زۆر گرنگە تۆ بە تێپەڕبوونی کات واقعیانە مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخەیە بکەی کە هەر یاریەک دێتە پێشت بە نمونە یاری ئیبار بەرامبەر ریال مەدرید جیاوازە لەوەی کە یاری نێوان لێڤەرپول و ریال مەدریدە بۆ ئەمانە هەموو حساباتی جیاوازە کە بە بۆچوونی من زێدان لەم حساباتیاندا زۆر وردەکارە و زۆر سەرکەوتووە زۆر باشە دەگەڕێم وڵات کاک ئاسامجان کاک بڕات ئەوەی لای من دروست بوو لەم چەند یاریی هەردوو یاری چوون و گەڕانەوەی قۆناغی چەرش کۆتایی نازانم وەکو تێبینی لای تۆ دروست بووە ئەو تیپەی کە زۆر باشترین بەرگری کرد توانی سەرکەوتن تۆمار بکە یعنی ببینە ریاڵ هەردوو یاریەکە بەرگریکی زۆر باشی کرد لە یاری پاریس و بایرن پاریس بەرگریکی باشی کرد یعنی لە یاری پۆرتۆ و چێلسی پتەوتر بوو باڵادەستر بوو لە هێڵی بەرگری زۆر باش بوو لە هەمان کاتا ینی مانچستەرسیتیش ئەم وەرزە بە چاو وەرزەکانی ڕابردووە بەرگریکی زۆر باشەکە بەسەرکردایەتی ڕۆبن دیاز کە ئاسێکی بەرزی پێشکەش کردووە ئەم خاڵت تا چەند بۆ یارەکەی ریاڵ و لیڤەرپول دروست بوو بە دڵنیایەوە لە هەردوو یارەکە زێدان سوودی لە هێڵی بەرگریەکەی وەرگرت و سوودی لەو شێوازە بەرگریکردنەوە وەرگرت کە بەرامبەر سێ هێرشبەری لێڤەرپول لە یاری یەکەمە بەرامبەر مانێ و جۆتا و سەلاح لە یاری دووەمە بەرامبەر مانێ و فێرمینۆ سەلاح ئەنجامیدا لەم دوو یاریەدا ریاڵ مەدرید کەمترین هەڵی کردووە کاگۆران لە سەردەمی زێداندا ئەمە خاڵێکی بەهێزی یانەکە بووە کە ریاڵ مەدرید ئەکرێتە ژێف شارەوانێ زۆرترین هێرشی لەسەرە بێ زۆرترین تۆپی بەرزا ڕاستێڵی سزاکە ئەکرێ بە تۆپی خشک بە هەموو جۆرێک بە تۆپی خێرا هێرش هێڵگەڕاوە بەڵام بەرگریەکە ناکەوێتە ژێر
هەڵەوانێ ناکەوێت ترسی پیۆ دیار نابێت کە بەرگریکار تۆبا بە هێژبەری بەرامە یا بەرگریکار تۆپێک یاسانی لە دەبچێت یان بەرگریکار چاودێریکردنی هێرشبەری بەرامبەری لەبی بچێتەوەوانێ و کەم تەرخەمی تیا بکات ئەمە خاڵی زۆر بێزە ئەمە ژەگەڕێتەوە بۆی کە تیمەکەی وەک یەک دەستیایە یەک پارچەیە هەمیان بە هەرەوەزی یاریەکەن هەر یاریزانە و زیاد لە ئەرکێکی هەیە لە یاریگادا ڤالڤێردی بە نمونە وەرەگری مێندی بە نمونە وەرەگریت ڤالڤێردی یارێ لە بەرگریکی باڵی ڕاست یاری کردووە چەنە باز لەوەژەکرێ پێکانی هەبوو هاوڕێکچەکەی ئایا دوای ئاشکرای کردووە کە داوای لە پزیشکان کردووە هێورکەرەوەی بنێ چارەسەر هێورکەری بنێ بۆی کە ئەو لەو یاریەدا بتوانێت یاریەکە کۆتای پێبێنێت ڤالڤێردی بەرگری کار بووە بۆ لەگەڵەوەدا ناوەند بۆ هێرشبەر بووە مێندی کە چاودێری سەلاحی کردووە لە هەمان کاتە بەرگریکی زۆر باشی کردووە کاسمیرۆ دڵی بەرگری بووە ناوەندی بەرگریش بووە کروس و مۆدریچ بە هەمان شێوە چەندێک بەرگریان کردو هێندرش لە کاتی ئەوەی کە تۆپیان پێ بۆ هێرشیان بردو و یاریان خاو کردوێتەوە لە لێڤارپۆڵ واتە ئەمە خاڵی بەهێزی ڕیال مەدریدە کە هەر یاریزانە و زیاد لە ئەرکێکی هەیە و لە هەمان کاتە بەرگریەکەی ناکەوێتە ژێرترسەوانێ کەمترین هەڵە ئەنجامەدا لەو یارێدا من بەرام لەسەر کلوب یەک تێبینیم هەبوو بەڕاستی مانێ بەبێ هاوکاری ما بوانێ ڕاز و میلە لە تایم یەکەم هەوکو یاریزانێکی ئەزموندار ئەیتوانی تۆپەکان دابەش بکاتەوە و ڕۆڵی کە هێندرسۆن بەجێ هێشت بۆی پێکانەوانێ پڕێکردەوە بەڵام لێڤەرپۆڵ پێویستی بۆ بوو مانێ بچێتە پێشتر یاری بکات مانێ لە بەردەم ڤالڤێردیان نەبێت بەڵکو بچێتە پێشتر یاریکە بۆی ڤالڤێردی زیاتر بێتە دوانێ بەڵام ئەمە نەبوو پێشبین چاوەڕێم ئەکرد لە تایمی دومدا هەر لە سەرەتاوە چامپەرلین لە شوێنی میلە یاری بکە بەڵام ئەمەشی نەکرد کول لە خولێکی 6 کە گۆڕانکارەکانی کرد جۆتای بەشداری پێکرد مانی کردە باڵی ڕاست جۆتای کردوتە باڵی چەپ سەلاحی کرد بە سەرڕم پشتی سەلاح فێربوونی دانا جۆرەی لە گۆڕانکاری کرد بەڵام گۆڕانکاریەکەی هەڵە بوو گۆڕانکاری هەر باشە پێوای گۆڕانکاری هەر بکرێ باش لەبەرەوەی سێ هێرشبەرەکەی لێڤەرپۆڵ دەستەوەسان بوون بەرامبەر بەرگری ڕیال مەدرید چەمپیۆنە دەکرا ئەم گۆڕانکاریە بە پێچەوانە بووە یعنی شوێنەکان نەگۆڕدرایە چامپەرلین بەشداری بکردایە لە تەنیشت مانەیە بەیەکەوە بەشداری ڕێشەکانی باڵی چەپیان کردایە هەرچەند لە خولەی هێشتا چامپەرلین بەشداری کرد بەڵام لەو خولەکانەدا سوودی نەمابوو لەبەرەوەی لێڤەرپۆڵ ناومێد بوو لەوەی کە هەست پێکرد یاریزانەکان ناومێد ببوون ینی خۆیان دەیانزانیت بەرەو شکستە ڕۆن زۆر باشە دەست خۆش کاک ئاسام زۆر بە کورتی ئەمەوێ یەک سەرنجی کورتت لێوە بگرم سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی چێلسی ڕیال مەدرید لە خۆناغی نوێی کۆتاییە زۆر بە کورتی پێم بڵێ کامیان پاڵێراوێکی بەیەسرن بۆ برنەوە ئەگەر شیارەکان ماوێتی بەڵام زۆر بە کورتی پێ بڵێ بۆ هێچ سیارەکانی داهاتوو بەڵێ وڵی کا گۆرانجان ینی ئەوەی کە هەیە چێلسی و ڕیال مەدرید ڕۆژێک پێش یارەکەی ڕیال لێڤەرپول تۆماس تۆخێل ینی پێشەوەی کە ئەو سەرکەوت دواترەوان ڕیال مەدرید سەرکەوتن وتی حەز ناکەم تیپێکی پریمەر لیگ بەرامبەرمان یاری بکات کەەوەندا ڕوبەڕووی یەکتریە بینەوە بەڵکو حەزم لێ تیپێک بێت لە دەرەوەی ئینگلتەرا ئێستاوە تیپێکە لە دەرەوەی ئینگلتەرایە ڕیال مەدریدێکی ئامادە بۆ بەرامبەر یانەی چێلسی تا ڕادەیەک دەتوان بڵێم لە خولەوە دەبینین ینی ئامانجی دیاریکراوی هەیە کە تەنها لە بیگفۆر بمێنێتەوە یاخود لە چوارپلەکەی پێشەوە بێت تا کۆتایی وەرز لە جامی ئێفەی کەپ سبەی یاری هەیە و دەتوانێت تا ڕادەیەکی باش ئەگەر ینی ئەو یاریە یەکلا بێتەوە ئینجایان بە سەرکەوتنیان بە شکستە و یەکیاریە و ئەوە کۆڵی لە کۆڵێ بێتەوە ئەوەی کە دەمێنێت بەڵێ بێگومان لە بەرامبەر مانچستەر ینی بە هەموو پێوەرە قورسە بۆ هەردوو تیپەکەش ئەوەی کە ئەمێنێتەوە تۆماس تۆخێل ینی تا ڕادەیەک دەستپێکی زۆر باشی هێناوە لەگەڵ یانەی چێلسیا بەڵام ئەرکە قورسەکەی لە ئێستاوە دەست پێەکە کە ینی چەند هەفتەیەکی کەم ماوە هەموو خول و پاڵەوانەتیەک لە ئەوروپا بە کۆتا دێت بۆیە ئەو لە ئێستاە دیارە کرێت کە ئاخۆ بزانێت تا ڕادەیەک تا چ ئەم ڕاهێنە ئەتوانێت بۆ وەرزی داهاتوش لەگەڵ یانەی چێلسیا درێژە پێدەری تیپەکەی بێت تیپەکەی تا ڕادەیەکی زۆر باش ڕێخستوێتەوە لە بەرامبەرداوەکو گوتم ڕیال مەدریدێکی زێنێدین زێدانی ئامادە کە لە بەرامبەری هەیە یاریەکە لە ئێستادا بۆ هەردوو تیپ 50-50 بە تایبەتیەوەی کە ئێمە هێشتا دوو یاری چون و گەڕانەوەی هیچیشمان نەبینیوە ڕەنگە یاری یەکەم ببینی تا ڕادەیەک وەکوڵەی بەرچاوڕوونیەکەت هەبێ بەڵام لە ئێستادا هەردوو تیپ وەکو یەک پاڵێراون بۆ ئەم قۆناغ بڕ زۆر باشە هەر لای جەناب تەمێنمەوە دێمە سەر یاری نێوان پاریس سان جەرمان بایرن میونخ یعنی پاریس سان جەرمان توانی کاگاسام سەرکەوتن بەسەر ینی بایرن میونخ تۆمار کە پاڵەوانی وەرزی ڕابردووی نازناوی چامپیۆنز لیگە هەرچەندە لە یاری دووەم بە گۆڵێکی مۆتینگ ینی بایرن میونخ توانی سەرکەوتن تۆمارکە بەڵام دەبوو لەوە زیاتر تۆمارکە بۆ سەرکەوتن بەسەر یانەی پاریس سان جەرمان چیت هەیە لەسەر یاری گەڕانەوەی پاریس یانەی بایرن میونخ
بەڵێ وڵای کا گۆرانجان ئەم یاریە تا ڕادەیە قسە زۆر هەڵدەگرێت بەو پێیکەوە وەکو گوتمان هەموو یاریەک ینی دوو نەوەت خولەکیە ڕەنگە ئەگەر هەردوو نەوەت خولێکەکەەوە یەکێکسان بن اینجا بگاتە کاتی زیادکراوەکان ئەی تۆ ئەگەر بێت و یاری یەکەم باش نەبووی یاری دووەم وا بە ئاسانی قەرەبوو بۆ ناکرێتەوە ئەوە بوو بینیمان بەسەر و یانانێکەوە بەسەریان داهات هەر چوار تیپەکە لە یاری یەکەمدا ئەوانەی کە باش نەبوون یاری دووەم نەیانتوانی قەرەبووی ئەنجامەکە بکەنەوە و شکستیان هێنا ماڵاواییان کرد ڕەنگە لەو یاریێشدا سەرکەوتون بوونەوە بەڵام سەرکەوتونەکە کیفایەت نەبووە ئەوەی کە بینیمان بایرەمیشنێکی لە بەریەک هەڵوەشا و لە هێلی بەرگریدا لە یاری یەکەمدا یاری کرد لە کۆی چوار تۆپ سیانی بوو بە گۆڵ کەمە ئەرکەکەی یانەی بایرەنی زۆر زەحمەت کرد بۆ یاری گەڕانەوە تۆ لە ناو یاریگای خۆی سێ گۆڵت لێ بکرێت تا ڕادەیەک ئەرکت زۆر زەحمەتە بێت بەوەی کە تیپی بەرامبەر تیپێکی گەورەیەوە تیپێکە خاوەن کۆمەڵێک یاریزانی زۆر باشە لە ئێستادا ینی تۆ باسی هەرکامێکیانەکەی ئەستێرەیە وە لەوی تر باشترە خاڵێکی زۆر گرنگ هەیە ناسر خلێفی و پاریس سەن ژێرمان کردویانە ئەویش ساڵانە دەگەڕێن بە دوای ئەو شوێنانەی کەوا خاڵی لاوازیانە ئێمە دو ساڵ بەر لە ئێستا بینیمان هەم کیڤن تراپی گۆڵپارێز هەم سێرجۆ ڕیکۆ هەم جیجی بۆفۆن ئەمانە هەموو لایەنەی پاریس سەن ژێرمان بوون بەڵام کە سەیریان کرد وەرزێک و دوو وەرز بەهۆی گۆڵپارێزەوە شکست دێنن ئەمان چوون وەکوڵەی برینەکەیان سارێژ کرد بە هێنانی کایلۆر ناڤاز کە بە بۆچوونی من یەکێک لە باشترین بۆندەکان بووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو شان بەشان ئێستێرەکانی تر ئەمە خاڵی دووەمەوەیەکەوە یاریزان نەیمار و ئیمباپێ بەرامبەر هەر تیپێک یاری بکەن تیپی بەرامبەرە بێ هەم بەرگریەکی باشی هەبێ هەم حیساباتی زیاتری بۆ بکات کە بە پێچەوانەوە بایرەمیشن نە بەرگریەکی باشی هەیە و نە لە پێش یاری یەکەمیشدا حیساباتی ئەوتۆی بۆیان کردبوو بۆیە و بینیمان یارەکەی بەو شێوازە بەسەر ڕاشکایەوە یاری دووەم بایرن باش بوو بایرن تا ڕادەیەک یعنی توانی خۆراگر بێت لە بەرگری جا بەشێک گۆڵپارێز بوو بەشێک چانسی یاوەری نەبوو بۆ چونکە ئەگەر ینی لە گێمی یەکەمدا هەر حالەتێکی لێدانەکانی نەیمار گۆڵ بۆە ڕەنگە یاریەکە زوو یەکلا بۆیەوە بۆیە ئەوەی کە بایرەمیشن ینی لە گێمی دووەمدا کردی پشتدەستوریەوە بوو کەوا گۆڵی لێ نەکراوە گۆڵێکی لە ڕێگەی چۆبۆمۆتینگەوە تۆمار کرد بوو لە گێمی دووەم چەند هەوڵێکی دا بەڵام ئامادە نەبوونی یاریزانە پێکراوەکانی ینی تۆ هەریانەیەک شەش یاریزانی پێکراوی هەبێت زەحمەتەوە بە ئاسانی لە بەتایبەتی و یاریزانە بەشێکیان لە پێکاتەی سەرەکیدان تۆ لیڤاندۆڤسکی و گنابری و یاریزان تۆلیسیۆ و چەند یاریزانێکی وا پێکانت هەبێت وا بە ئاسانی قەرەبوویان ناکەوە لەگەڵەوەشدا ئێمە بە درێژایی وەرزە لە شکستەکانی بەرامبەر هۆڤنایم و فرانکفۆرت من باسم لەوە کردووە کە بایرەمیشن کێشەی بەرگری هەیە و بەم بەرگریە ئەگەر بێت و ینی لە حاڵەتێکدا ئەگەر بێت و ینی بەخت هاوکاری بواە و یاری پاریس سەن ژێرمانشی ببردایەوە نەیەتوانی لە بەرامبەر مانسیتیدا یاریە بکە بۆیە بایرن هەر لە ئێستاوە کە شکستیەنا ئەبێ بە خۆیدا بچێتەوە و ئەو کێشانەی نێوان هانس فلێک و حەسەن ساڵح حەمیدی ئەمانە وردەکاری زۆرن ئەبێ کۆتایی وەرز چارەسەر بکرێت زۆر باشە بڕیارتەها چیت هەیە سەبارەت بە یاری گەڕانەوەی یانەی بایرن میونخ بەرامبەر بە یانەی پاریس سەن ژێرمان بایرن ڕاستە لە وەرزی ئەم ساڵە بەرگریی ینی پارواز دەپار بێنە بایرن بە بەلایانی هێرشبەری توانی نازناوی چامپیۆنزێک لای بکاتەوە کە ئێمە بینەری یارەکان بووین تەواو تیپێکی هێرشبەری و بەڵام ئەم ساڵ هێرشبەرەکەشی وەک پێویست نەبوو و لە هەمان کاتە هێڵی بەرگریشی هێڵێکی زۆر باش نەبوو لە چامپیۆنز لیگ ببینە یعنی لەو یاری دووەمیشە بەخت یاوەری یانەی بایرن میونخ بوو کە دوو تۆپی نەیمار بەرزتوونەکەوێ چی دێرە سەر یاریە تۆپیەکەمیان دروستە بەرزتوونەکەوێت دەسڵاتی نیماریەکانی بەڵام تۆپی دومیان ئەبوو گۆڵ تۆمار بکات وەکو هێرشبەرێکی لێ هاتوو وەک چۆن بڵێن سەلاح تۆپەکەی نابە کۆرتوامیش ینی زاویەکە باشتر ڕوونتر دیار بۆ ئیتوانی نیمار یاریزانێکی لێ هاتووترە کە گۆڵی پێتۆمارکەم وە کۆی کە لە کۆتایی قسەکانتە دەست پێ بکەم وەکو ئەوەی کە باسی کرد بەرگری بایرن میونخ کا گۆران بایرن میونخ پشت بە بەرگری نابەستێت ڕاست باسی ئەوە شکرێ بە تیپێکی هێرشبەری بەڵێ گونجاوی هێرشبەریە بەڵام هێزی هێرشبەری بایرن میونخ لەکوێیە لەسەر ڕیمیانەکەیە کە لیڤاندۆڤسکیە لەبەر ئێستا دنیای سەردەمی تۆپی پێ بۆ جۆرەی 20 ساڵی ڕابردوو نییە یاریزانێک لێڵی ناوەندەوە شودا ڕاستە بکە بەرگریکە شودا ڕاستی گۆڵ بکە ئێستا هەموو تۆپەکان دەستۆ ناوچە هێڵی سزە هەموو هێرشەکان لەسەر سەرڕەمەکە گۆڵی پێتۆمار بکات یان لەسەر و سێ هێرشبەرێ مۆتینگیش ئاسیۆ پێویست نەبوو مۆتینگ نەیتوانی خوێندنەوەی باش بۆ سانێ و گنابری بکە سانێ و ببوورە گنابری کومان بکات ئەم دوو یاریزانە لە باڵەکانەوانێت چەندین هێرشیان کردووە دڵنیاش بووینەوەی کە بایرن میونخ لەم باڵانەوان هێرشی چاکەبات بۆی پێویستی بە گۆڵەوەی ئەمیانێت توانای ئەوەیە یاریزانەکانی مەهارەیان باشە خێراییان باشە بەڵام مۆتینگ چ لەگەڵ مۆلەرە ئەو هەماهنگگەی نەکرده بوو کە لیڤای کرد
چ لەگەڵ دوو هێرشبەرەکەشە دوو گۆڵی تۆمار کردو دوو گۆڵەکە بەسەر بووە واتە میایزانە بۆی باڵاکەی و سوودی لە باڵاکەی وەرگێتە باڵای بەرز بوو گۆڵەکانی تۆمار کردو هێزی جەستەیی ئەگەرنا نەیتوانین لەگەڵ ئەو شێوازە یاریکردنەی بایر مونیخدا خۆی بگونجێنێت ببێتە شوێنگرەوەی لیڤاندۆڤسکی ئەگەرنا بەکۆی هەردوو یاری من پێم وایە بایر مونیخ یاریکی باشی کردووە ینی منیش پێم وایە بایر مونیخ خاوشەوی پاریس شایستەی گەیشتن بە خۆناکیدا من پێم وایە شتێ لە پاریسیش باشتر یاری کردووە بۆ پاریس لە یاری گەڕانەوە خراپ بووە لە یاری بەشەلۆنەش یانی بەرامبەر بەشەلۆنەش لە یاری ناو کامنۆیە بەرسی یاسی پێشکەش کرد گەڕایەوە ناو باخچە شازادەکان بەشەلۆنە خۆی نەیتوانی ینی دەرفەتی بواتە پێشەوانێ یازانەکان ناتوانێت دەرفەکە بخۆزنەوەینا بایر مونیخ لەو یاریەشە دەرونە ڕووخاو ینی ناستم پێکرد تۆ بەڵای بۆ میپاپی بەشی قاچی ئاڕۆی لە 2 ساڵ جارێکا شتێکی وا بەسەر میپاپیدایە بەرامبەر بەشەلۆنەوە حاڵەتی بەسەردەهات لەم یاریەشدا میپاپی نیمان لە ڕۆژی خۆیانە نەبوون ئەم دوو یاریزانە نیمار بە درێسی پایسان جەمارەوانێ و میپاپی کە بۆشایی هەبێت مەگە بڵێم خەتاکە خۆیان بن ئەگەنە ئەو خێرایی و مەهارەی ئەم دوو یاریزانە هی ئەوەیە لە هەموو هێرشەی کەڵگەڕاوەدا گۆڵ تۆمار بکەن بەڵام لەم یاریەدا هەردووکیان ئاستیان لاواز بۆ کار بووی کە لەم یاریەدا گۆڵ تۆمارکردنا بایر مونیخ لە ڕووبەرگریکردنەوەی باش نییە تاکە یاریزانێک لە ڕووبەرگرتنەوەی لە بایر مونیخ باشوی لۆ کازێرانیز بوو بینیمان لە چەند ڕووبەڕبوونەوەیەکە کێشمێکە تۆپی لەر دوو یاریزانەکە وەرگرت ترسی لیان نەبوو زۆر بەعاقلانە و ورد بینانە خوێنەی بۆ قاچێر دویکیانەکە تۆپی وەرەگرت یوفا چوار یاریزانی بایرنی لە پێکاتەکەیدانەوە باشترین پێکاتە لۆ کازێرانیزش پێما بێت یا ینی مۆتینگیش تیا بوو لە یاڵی پێشەوە کرایشە دەروانی لە کازێرانیزی تایە وەم پێم وابێت لە کازێرانی دەسەر ئاستی تاک نەک تیمەکە بارەمی ئاستێکی بەرزی پێشکەش کرد و پاریس سان ژەرمانیش لەو یاریدا من بۆکو ئاسام تێبینێکی زۆر جوانی بەکۆی هەردوو یاری میپاپی و نێماری چەند کاریگەریان هەبووە کەیلۆ ناواز ئەگەر لەوان زیاتر کاریگەری نەوە بێت کەمتر نەبووە ینی من شەمەوێت سەرنجێک بڵم لەسەر ئەو یاری ینی پاریس سان ژەرمان بە کۆمەڵی یاریزانی ینی بۆ منە لە نمونەی ڤێراتی و چەندین یاریزانی ئەو تیپە ینی یاری نەکرد بەڵام ینی توانی سەرکەوتن تۆڕکە ینی بەکۆی هەردوو یاریەکە ڕاستە لە بایرن لیڤاندۆڤسکی یاری نەکردووە بەڵام بەڕاستی ڕەنگە ئەوانەی کە لە پاریس یاریان نەکردووە ژمارەیان زۆر زیاتر بێ لە گرفتە بکگۆران بایرن کورسیەدەکی هەر باش نەبوو ڕاست لیۆن گرۆتێسکا و گنابری و لیڤا یاریان نەکردووە لە تایمی دۆما کە گۆڕانکارەکانی کردو فلیک چی یاوەژداری پێکردووە جەمال موسیێلا و خافی مارتینێز بە دەگمە ببینی کۆتایی بیاتۆ ئەم وەرزش پێچێ لە هاوینە یانی بایر مونیخ بەجێڵەوەی لە دەروی پرۆژەی بایر مونیخە لەگەڵ شازیاریکردنیان تەواوی تو کۆتایی پیاتۆ تەمەنی بەرەو سەر چووەم بۆی هەردوو گۆڕانکارەکەی ناچاری بووە لە باڵی چەپ ئەلفۆنسۆ دەیڤس بووی کە بەشداری یەشەکانی کردووەش گەڕایوانێ بۆ ئەوەی هاوکاری لۆ کازێرانیز بکات ماندوو بوو بۆیە هێنایەتە دەروانە جەمال موسیێلای بەشداری پێکردەوە بۆ یەڵی ناوەند و ئەلبا کە یەڵی ناوەند بووە هاتووە شوێنی ئەلفۆنسۆ دەیڤسی گرتوانێ بۆیە گۆڕانکارەکانی فلی گۆڕانکاری تاکتیکی نەبووە بەڵام گۆڕانکاری بۆ لەبەرەوەی لەسەر کورسی یەدەگ یاریزانی پێویستی پێ نەبووە سێریەکەی توانێت کۆمەڵە یاریزانی پێ 18 ساڵ و 20 ساڵ لە لاوانەوە یانە ئەو یاریزانە کەم وەرزە سەرخراون بۆ تیمی پێ بۆ تیمی یەکەم تاوی لەگەڵ یانەکە ڕابێن و ئاسیان بەرەو پێش بچێت بەڵام لە بەرامبەردا هێڵی کورسی یەدەگی پاریس سان ژەرمان باشتر بووە ینی سەرابیا هەر یاری پێ نەکردووە مۆیسکینی پێ بۆی بەشداری پێ کردووە بۆ ئەم پێما بێت باشتر تەنها فلۆرێنزی بەرگریکاری باڵڕاستگان وەرزە لە پاریس سان ژەرمانێکی بەرزی پێشکەش کردووە یەدەگ بووە داگبا بەسەرکی یاری کردووە ینی ئەگە تووشی پێکان بووە فلۆرێنزی کە باشترین بەرگریکاریانەکەی بەشداری پێ کرد زۆر باشە دەستخۆش چینە سەر دویارەکەی تر کاگاسام یاری نێوان هەردوویانەی مانچستەر سی بروسیا دۆرتمۆند کە یانەی مانچستەر سی بە هەمان ئەنجام یاری چوون توانی یاری گەڕانەوەش لە یانەی بروسیا دۆرتمۆند بباتەوە مانچستەر سی بۆ یەکەمین جار لە سەردەمی پیپ گواردیۆلا گاتە قۆناغی نیوەی کۆتایی چامپیۆنز لیگ هەموو هیوا و ئاوات و ئامانجێکی هاندەرانی نێو یاریگەی ئیتیحاد و هاندەرانی ستیزن برنەوەی نازناوی چامپیۆنز لیگە گواردیۆلا تا ئەم ساتە وەختی ئێمە قسەی تیاکەین شکست هێناوە لە برنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بۆ یانەی مانچستەر سی ئەم وەرزە گەیشتۆتە ئەو قۆناغا هەرچەندە ئەوەی من تێبینیم کردو کاگاسام لە ماوەی ڕایەنەرایەتی پیپ گواردیۆلایە کە ڕایەنەر یانەی مانچستەر سی بووە ئەم تیپە بەختێکی گەورەی هەبووە لە ڕوبەڕووبوونەوەکان هەر لە قۆناغی کۆمەڵەکانەوە هەتا گەیشتۆتەوە قۆناغی چارەکی کۆشتاییشتا ئەندازەیەکی زۆر کە ڕوبەڕووی یانەی ئاسان بۆتەوە بەڵام بەرامبەر ڕانی بۆ منە بەرامبەر بە لیۆن ماڵاوایی کردووە بەرامبەر بە چەندین یانەی تر ماڵاوایی کردووە ئەم وەرزەش بەختێکی باش هەیە بوو بەرامبەر بە بروسیا موشنگلادباخ دواتر هات بەرامبەر بەیانەی بروسیا دۆرتمۆند تا ئەندازێکی زۆر لە ئاستی پێکهاتەکەی پیپ گواردیۆلا نەبوو ئەمساڵ تا ئەندازێکی زۆر و تا ئەم ساتەوەختەی گەیشتە نیوەی کۆتایی چامپیۆنز لیگ گواردیۆلا ئەگەرچی باشترین ئاستی ئەم وەرزی خۆیان پێشکەش کردو لە پریمەر لیگیش خەریکە نازناوەکەیەک لە یەکەنەوە
بەڵام بەختیشان هەبوو کە ڕوبەڕوو یانی زۆر بەهێز نەبوونەوە لە چامپیۆنز لیگ. چیت هەیە لەسەر ئەو یاری دۆرتمۆند و مانچستەر سیتی؟ بەڵێ کاگۆرانجان خاڵێک هەیە منیش ینیەوەی کە باست لێوە کرد بەخیر یاوەری یانەی مانچستەر سیتیە لە تیر و پشکەکاندا ئەمە نەک لە پریمەر لیگ یعنی نەک لە چامپیۆنز لیگ بەڵکو لە FA کەپ و کارەباو کەپیش یعنی زۆر جار بەخیر یاوەری بۆ لە تیر و پشکەکاندا و باش ڕۆیشتووە هەنگاوی باشینەوە سەرڕایەوەی کە خۆشی ئاستی زۆر بەرزە. ینی خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەگەر لە پێش تیر و پشکەکە بە یانەی بەیانەی مانچستەر سیتی و بێ پیپ گواردیۆلا و یاریزانەکان بگوتایە لەو حوتیپەی تر چێ هەڵەبژێرن خۆیان بروسیا دۆرتمۆندیان هەڵەبژات کە بە بۆچوونی من یعنی ئەمە یعنی تەناوە نییە بڵێ لە خۆمەوە بڵێمی بۆ چونکە تیپەکانی تر بە لە بەرچاوگرتنی و بارودۆخی کە هەیەە هەمویان لە دۆرتمۆند باشترن. دۆرتمۆند بێڕاهێنەرە، دۆرتمۆند تا ڕادەیەک کێشەی زۆری هێلی بەرگری هەیە. دۆرتمۆند تاوەکو ئێستا چارەنووسی ئیرلینگ هالاندی پێ یەکلایی ناکرێتەوە کە مینۆ رایۆلای بەڕێوەبەری کارەکانی لە هەوڵی ئەوەدایە کە ینی یانەکەی جێبێڵێتەوە ئەوەیە بینین کە هاڵان 6 یاریە لەسەر گۆڵی پێتۆمار ناکرێت. ینی کۆمەڵی کێشە لە دۆرتمۆندا هەیە. ئێستا و ڕاهێنەرێک کە هەیە کاربەڕێکەرە تاوەکو کۆتایی وەرگ مارکۆ ڕۆزادێک ڕاهێنەری بروسیا مشکلات بەغانیامە دۆرتمۆند لە ئێستادا تیپێکی ئامادە نییە کە لە قۆناغی چارەکی کۆتایی چامپیۆنز لیگ بوونی هەبێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا بینیمان کە توانی لە یاری چوون و گەڕانەوەدا تا ڕادەیەک ینی لە هەردوو یاریەکە گۆڵی تۆمار کردەوە تا ڕادەیەک باش بێت. دەکرا ینی مانچستەر سیتی بە ئەنجامێکی باشتر بباتەوە، دەکرا زووتر ئەنجامەکە یەکلاکاتەوە. بەڵام خاڵێک هەیە کە مانسیتیش چەند ساڵێکەوە کۆڵی چۆن لە شوێنێکە مارپێوەی داوە چەند ساڵێکە لەو شوێنە ینی تووشی کێشەی زۆر بۆتەوە بۆیە زۆر بەترسەوە ئەمیاریان ئەنجامدا چوون و گەڕانەوە بینیمان گۆڵیان لێ تۆمارەکرێت هەتا تیپەکە ینی ئەگەر بێت و گێمی دووەم نەتوانێت دوو گۆڵە تۆمار بکاتەوە بە تایبەتی لێدانە سزاکە ئەوەی کە من لام سیر بوو لە سەردەمی ئێستای ڤار و تۆپی پێیا لێدانی سزای لەو جۆرە زۆر دەگمەن ئەژمارەکرێت ئەوەی کە بە ئەمریکانەکەوێەوە بێتە لێدانی سزا. بەڵام ئەوە کرا بە لێدانی سزا هەتا دوای یاریەکە پێپ گواردیۆلا خۆشی باسی لەوە کرد. ئەمانە هەموو خاڵی دەتوان بڵێم گۆڕانکاری بوون لە یاریەکەیە. لەگەڵ ئەوەشدا مانچستەر سیتی لە پێش ینی هەردوو یاریەکەش ئەوەی لە هەر شێت بپرسی بە مانچستەر سیتی پاڵێوراوی سەرەکی بوو بۆی بگاتە قۆناغا. بەڵام مانسیتی دەبێت ئێستا هێمنتر بێت تیپەکەی ئەمساڵ لە پارەکە باشترە بۆیە دەبێت بەرامبەر تیپێکی ژیارەکات کە ینی ڕوبەڕوو بۆتەوە کە تا ڕادەیەک هاوشێوەی خۆیەتی ئەو یاریزان بە بڕەپارەیەکی زۆر دێنێ ئەمیش بە هەمان شێواز ئەو ڕاهێنەرێکی زیرەکی هەیە ئەمیش تا ڕادەیەک ڕاهێنەرێکی زیرەکی هەیە و لە دوایاریان لە چامپیۆنز لیگ بەرامبەر یەکتر یاریان کردووە پۆچیتینۆ لێی بردوێتەوە بۆیە ئەمانە ینی باش یەکترە ناسن بۆیە ئەمانە هەموو خاڵی وەرچەرخانی یاری داهاتوون کە لە نێوان دوو تیپەکرێت کە تا ڕادەیەک هاوشێوە یەکترین ئەم قەتەڕیەکان و ئیماراتیەکان لە هەموو شێوەیەکەوە نزیکن لە یەکتری و هەرکامێکیان بگەنە یاری کۆتایی دەتوان بڵێم ینی بە تایبەتی بۆ مانچستەر سیتی تا ڕادەیەک دەستکەوتێکی زۆر باشە بێت. هەرچەندە پاریس سەن ژێرمان پارساڵیش گەیشتۆتە یاری کۆتایی و ئەم ساڵیش پاڵێوراوێکی سەرەکیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا مانسیتی ئەو گرێکوێرەی کە هەی بوو ئێستا کردیەوە لە چوارگۆشەی زێڕین دەبێ هەموو هەوڵێک بدات بۆ ئەوەی کە حیساباتی ورتر بکات تاوەکو ئەو کێشانەی کە لە ساڵانی ڕابردوو بەرامبەر مۆناکۆ و هەروە تۆتنام و لێڤەرپول و لیۆن تووشی هاتووە ئەم جاریان تووشی نەبێت و بتوانێت بربەستی یانەی پاریس سان ژێرمان ببڕێت و هەمووی ئاواتی هەم پێپ گواردیۆلا هەم سەرمایەدارە ئیمارەتەکان هەم یانەی مانچستەر سیتی کە ڕێژەیەکی زۆر هاندەری هەیە بە حکمی ئەوەی کە لە ئێستا ینی لەم دە ساڵەی دواییدا هاندەرێکی زۆر باشی بۆ پیا بووە بە حکمی پێپ گواردیۆلاوە بە حکمی زۆری یاریزانە ئەستێرەکانی ساڵانە داوا لە ینی داوای گواردیۆلا داوای هەر یاریزانێک بکات بۆی دەکڕێت بۆ ئەمانە خاڵی گرنگە هیچ عوزرێکی نەماوە کە نەگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. زۆر باشە کاک بڕیار بێمە سەر وردەکاری یاریەکە ینی پاریس ببوورە مانچستەر سیتی چی هەبوو کە دۆرتمۆند نەیبوو بۆ برنەوە ینی ئایا ئەو پێکهاتە گەورەی پیپ گواردیۆلایە کە وەکو کاگاسان باسیەکە گواردیۆلا هیچ پاساوێکی نییە و چی ویست بێ تیپە ئەو سەرمایەدارە قەتەرانەی کە دنیا هەن کڕیوە بۆیان گواستۆتەوە ینی پێکاتێکی زۆر باشی لە بەردەسە هێڵ یەدەگی ئەم تیپە هێڵێکی کورسێدێکی زۆر باشە لە هەمان کاتە خاوەنی پێکاتێکی زۆر باشە ینی وردەکاری یاریەکە پێ دووە بچی هۆکاری شکستی دۆرتمۆند بوو لەم یاریەیە.
کاگەسام و کە بەڕێزی شداماشتان بۆ خاڵە کرد ینی دەبوو ماشتەستی باشتر ئەنجامەکەی باشتر بووە هەتا ئێمە زۆری نەما کۆک بووین لەسەرەوەی کە ماشتەستی بەرامبەر دۆرتمۆند سەر ئەکەوێت بەڵام لە یاریەکەمەوەی کەم بینیم دۆرتمۆند ئاستێکی بەرزی پێشکەش کرد بەرهەمە ڕابردووشە ئاماژەم بۆ کرد دۆرتمۆند هەم بەرگریەکەی باشتر بوو هەم لە ڕووی هێرشی هەڵگەڕاوی شۆمەترسی لەسەر ماشتەستی زیاتر بوو و لە هەمان کاتیشە ماشتەستیە کەسە دۆخی کاردانەوە عنی هەر ئەوەنە ماشتەستی پێش بکەوێت سەری یاری یەکەم سەرەتا گۆڵی تۆمار کردو دیبڕین بەڵام ڕیۆز لە خولەکانی هێشتا 6 گۆڵ تۆمارەکاتوانێ و لە خولەکی کۆتاییە فۆدین گۆڵ عنی ئەکەوێتە ئەوەی کە ماشتەستی بێکسانی بێتە دەروانەیە لە خولەکانی کۆتایە فۆدین گۆڵ تۆمارەکەواتە بۆی کە ماشتەستی زۆر باڵا دەست نەبووە بەتابین یاری یەکەم کە سێرم کردێتوانێ دۆرتمۆند عەزمی زۆر زیاتر بوو لە یاری دووەمە کە لە یاریگای خۆیان بوو پێشبینیەکرا باشتر بێت هیچ پێشبینیەکە بۆ حکومەی کە ئێمە چەند ساڵە بینیمان لە یاریگای سیگناڵی دوونا پارکۆ و ئەوانەدا دۆرتمۆند زۆر باش یاریەکات بەڵام ئێستا هاندەر بوونی نییە ئەمە زۆر کاریگەری هەم لەسەر لێڤەرپۆڵە بوو لانفیلدا هەم لەسەر یانانی کە پشت بە هاندەرە بەستن ئێستا ناپۆلیش دەیتاڵە تووشە و گرفتە بووە کە ئەو سەیانەیە لە ئەوروپا زۆر پشت بە هاندەرە بەستن لێڤەرپۆڵ دۆرتمۆند و ناپۆلی ئێستا سێکیان تووشە و گرفتە بوون لە یاریگای خۆیانە ئەو هاندەران ئامادە نییە لە ڕووی معنەویانێ زەرەریان لەوە کردووە بۆیە لە یاریگای سیگناڵی دوونا پارکە ینی دۆرتمۆند خراپ بەراورد بە یاریگای ئیتیحاد ئاستی باشتر نەبوو ئەبوو باشتر بێت بەڵام باشتر نەبوو لە بەرامبەردا گواردیۆلا هەر بۆ شێوازیاریکردنی خۆی یاری کردوانێ ئەوەی کە هەبوو تاو هێرش بەرێکە بوو جێبەجێ کرد تاو جێبەجێ کرد بەڵام سەرەتا گۆڵیشی تۆمار کرد دۆرتمۆند کاردانەوەشی ماشتەستی خەو بەڵام لە تایمی دووەمدا تا دۆرتمۆند داڕوخا توانێت جەستەیان داڕوخاوە ئەمەش ئاستایەکە گۆرانە بەرەوەی دۆرتمۆند ئەو سەقافەتە زۆرەی بەرگریکردنی نییە ماتە هەمووانێ بەدڵنیایوانێ نەفەس ماشتەستی بۆ هێرش بردن درێژترە ئەو کاتی کە لێدا نەسزاکە جێبەجێ بێت ماشتەستی نۆ یاریزانی دۆرتمۆند دەسۆتە ناو یۆڵی سزاوانێ ئەوەی هێرش کردووە ینی ئەو حاڵەتەکە دوورزە بێت و لێدا نەسزاکە ئەو حاڵەتێکی فشارێکی زۆرە کە دۆرتمۆند تووشیە بێت بەڵام ڕیامەندی بەرامبەر لێڤەرپۆڵ تووشی یعنی مانە جیاوازەکان دۆرتمۆند تووشی ئەو حاڵەتە ڕیامەندی توش نابێت بەڵام دۆرتمۆند توش ئەبێت وە لە دواییدا ماشتەستی کاردانەی باشتر بوو لەم یاریەدا ئەوەی کەم تێبینیم هەبێت لەسەر گواردیۆلا لە یاری ڕابردووە ڕەخنەی لەسەرەوە لێ گیرا بۆچی بە سەر ڕابوونیە گۆرە و خیسۆس بەڵام بە سەرڕەمی وەهمی یاری کرد ئەم یاریێژ ینی گواردیۆلا و سیفاتەی هەیە ڕەخنەی لەسەر چی لێ بگیرە زیاتر لەسەرەوە کە لە ڕەخترە بێت ئینکاریەکات لەم یاریەشە باماشە ڕاستە جۆرەپێکانیە و لە لیستەکانە بوو بەڵام خیسۆس ئامادەیە بوو یاریەر پێ نەکردو بە هێرشبەری وەهمی یاری کردووە زۆر باشە بە کورتی پێم بڵێ سەرنجت چییە لەسەر ڕوبەڕبوونەوەی مانچستەر سیتی پاریس سەن ژێرمان هەشتانە زۆر زووە بۆ سەرنجی کورت پێما بێ یاریەکە لێکۆ زۆر نزیکن بەڵام نەیبینم کە ئەزمموی گواردیۆلا زیاترە لە ڕووی ڕێخستنی تیپەکەی بۆ پۆشتنەوە پۆچەتینۆ زۆر تاکتیکی نەبینی تا ئێستا هەنی من ڕابردوو هەوتمە کەم یاری هەبوو تاکتیکی بێت تاکتیکیان یا کاری کردووە بەڵام زیاتر پۆچەتینۆ لە هەڵبژاردننی یاریزان بۆ پێگاتی سەرکی زۆر باش ئەو یاریزانەی زۆر باش بێت بە دەگمەن لە لای پۆچەتینۆ سەر کورسیە دەبێت زۆر باشە منیش بە بۆچوونی خۆم بەو دویاری کە بەشێکی زۆری یاریەکەم بینی هەردوو یاری نێوان بایرن مانچستەر و بروسیا دۆرتمۆند بەو ئاستەی کە مانچستەر لەو دویاریە پێشکەشی کرد من پێم وایە مانچستەر ئەرکی زۆر قورسە بێ کاک بڕیار لە یاری نیوەی کۆتایی چامپیۆنز لیگ بەرامبەر بە پاریس سەن ژێرمان چونکە پۆشتنۆ وەکو ئاماژەمان پێدا یاری کۆتایی چامپیۆنز لیگی بینیوە و لە بەرامبەر لیڤەرپۆڵیش یاری کۆتاییە ئاستی خراپ نەبوو و لە هەمان کاتە تیپەکە هەر بە کۆی گشتی تیپەکە وەرزی ڕابردوو گەیشتنە یاری کۆتایی بۆیە ئەزمونێکی زیاتریان پێم وایە لە یاریزانی مانچستەر هەیە لە گەیشتن بە کۆتاییەکان بۆیە منەڵم ئەرشیانی مانچستەر لە یاری نیوەی کۆتایی بەرامبەر پاریس قورسە بێ و چانسی شدەم بەیانی مانچستەر بۆ سەرکەوتن بۆ یاری کۆتایی پاریس سەن ژێرمان بۆ یاری کۆتایی کۆتا یاری لەو ماوە کورتی ماوەختی لەسەر بکەین کاگاسام دێمەوە لای تۆ یاری چێلسی پۆرتۆیەکە چێلسی توانی شکست بە پۆرتۆ بێنێ و گەیشتن بە یاری نیوەی کۆتایی مسۆگەر بکە بۆ ڕوبەڕووبوونەوەی یانەی ڕیال مەدرید چێلسی لەسەر دەستی تۆخێل باش ڕێکخراوەتەوە تیپێکی ئامادەیە تیپێکی زۆر باشە و شێوازی تۆخێل هەرزوو بەسەر تیپەکەیان ڕنگدانەوەی هەبوو چیت هەیە لەسەر یاری گەڕانەوەی پۆرتۆ و چێلسی بەڵێ وڵای کاگۆران لەبەرەوەی هەردوو یاریەکە لە یاریگای ڕامۆن سانچێز پیسخوان بوو یعنی یاریگاکە بۆ هەردووچیان یان کێشەیەکی ئەوتۆی نەبووە
تا ڕادەیەک بێلایەنانە بوو بەڵام ئەوەی کە گرنگە کە یاری یەکەم بە یاریگای پۆرتۆ حیسابەکرێت چێلسی توانیوێتی 2 گۆڵ تۆمار بکات و بە پشەستوریەکی باش گۆڵی لێ نەکرێت و توانیوێتی بە ئەنجامێکی باشەوە بێتە دەرەوە و لە بەرامبەر ئەوەشدا ینی پۆرتۆ سوپرایزێکی هەبوو تاوەکو قۆناغی هەشت بوو کرانە دەرەوەی یانە یۆڤانتۆس دواتر هاتنی بۆم قۆناغە ینی ئەگەر چاوەڕێەوە یەکێکە لە تیر و پشکەکەی تۆزێک بۆی ئاسانتر بێ بەڵام ئەویش خستێ بەرامبەر چێلسیەوە بەڵێ خستێ بەرامبەر چێلسیەوە بۆیە لە یاری گەڕانەوەدا دەتوانم بڵێم تۆماس تۆخێل هەم یاریزانەکانی زۆر بە پشت و درێژتر یاریان نەکرد بۆی کە دووبەیج براوە بوونا بۆیە زەحمەتامان سێبەیز لە ئێستایا بدۆڕێن بۆیە زیاتر هەوڵیاندا بەرگریەکی باش بکەن و پشت بە هێرشی پێچەوانە بەستن و یاریزانی زۆر باشی لە بەردەستدایە یەکێک لەو تیپانەی کە زۆرترین یاریزانی هەیە لە ئەوروپا ئێستایانەی چێلسیە کە خاوەن کۆمەڵە یاریزانێکی یەکجار باشە هەرچەندە ڕەنگە ئێستا ئەو هەماهەنگیە دروست نەبوو بە بۆ چونکە زیاتر بای 210 میلیۆن یۆرۆ ئەم هاوینەی ڕابردوو کردراون بۆیە هێشتا ڕەنگە بە ساڵێک بە وەرزێک هەماهەنگی تاوا دروست نەبێت بەڵام بۆ ساڵانی داهاتوو ئەگەر تۆخێل بمێنێتەوە ڕەنگە تیپەکە زیاتر ڕێک بخرێتەوە ڕەنگە حساباتی زیاتر بکرێت بەڵام ئەوەی کە هەیە ینی بۆ پۆرتۆ خاڵێکی باش بوو تا ئەم قۆناغە هەروە گرنگتر لەوەش کە توانی بە ئەنجامێکی باشیش لەوە شایستەش لە یاری گەڕانەوەدا بگەڕێتەوە کە ئەویش برنەوەی یەک بە هیچ بەڵام ئەوەیە کە یاری یەکەمی دۆڕاندووە و هاوشێوەی یانەکانی بایرە میشن و هەروەها یانەی لێڤەرپول لە یاری دووەمدا ئەنجامەکەی شەفاعەتێکی بۆی نەکرد بۆیە چێلسی بە هەموو پێوەرێک پاڵێوداوتر بوو و شایستەتر بوو و بڵێنەوە یاری چوارگۆشەی زێڕین چێلسی و ڕیال مەدرید دوێ زۆر خۆشتر و بەتام و چێشترە لەوەی کەوا پۆرتۆ و ڕیال مەدرید بێت بۆیە چێلسی شایستە بوو و گەیشتەوە قۆناغەوە ئێستاش چاوەڕێ یاریێکی بەهێزتری لەکەی زۆر باشە کاک بڕێ لەسەر کۆی گشتی یاریەکە چێلسی پۆرتۆ توانی یۆڤانتۆس بکات دەرەوە بەڵام یۆڤانتۆسێکی شەقوشڕ لە پاڵاوانتێک یۆڤانتۆسێک کە لە سەردەمی پێرلۆیە ئاستی زۆر ناجێگیرە لە یاریەک بۆ یاریەک هەر لە خولی ئیتاڵیش بە هەمان شێوە ئاسی هەڵکشان و داکشانی زۆرەکە لە بەرامبەر پۆرتۆ بەدە یاریزانەوە لە خولێکی پەنجاوە توانی ئەو یاریە لە بەژۆنی خۆی کۆتایی پێبێنێ پۆرتۆ نەفەسی تاوەکو قۆناغی تارێکی کۆتایی بوو بەرامبەر بە چێلسی چێلسی چۆن بینی لەو یاریەوە پلانەکانی تۆخێل ئەوە پلانەکانی تۆخێل بوو سەرکەوتو بوو یاخود خراپی پۆرتۆ بوو خۆ لە یاریەکەمە ئامادەنەبوونی دوو یاریزانی کاریگەری پۆرتۆ کە ئۆلیڤێرا لێڵی ناوەند و مەدی تاریمی گۆڵێکی جوانی تۆمار کرد دوایش یاری گەڕانەوە لە چێلسی گۆڵێکی جوانی تۆمار کرد ئامادەنەبوونی دوو یاریزانە لە یاری یەکەمدا کاریگەری زۆری لەسەر پۆرتۆ هەبوو ئەمە وایکی کە چێلسی ئەم گورزی خۆی بۆ شوێنەوە لە هەمان کاتژ ئەزبوونی تۆخێل لە پاڵەوانەتێکە زیاترە ئەزانێت چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکاندا بکات بۆ یاری گەڕانەوە ئاسان بوو بۆ چێلسی چێلسی لە یاری یەکەمە 2 گۆڵی بەدەستێ نابوو و یانەکەش سەقافەتێکی باشیە بۆ بەرگریکردن هەر لە سەردەمی مۆرینۆ لە سەردەمی کۆنتی و هەم تۆخێلیش خۆی بۆ بەرگریکردن ڕاهێنەرێکە لەو کاتیاتۆتە چێلسی کاری کردووە بۆی کە تیمەکە لە ڕێی بەرگریکردنەوەی ڕێک بخاتوانێ بۆیە بە 3 دڵی بەرگری یاریکات و 2 بەرگریکایش لە باڵەکانوانێ بۆی ئاسانتر بوو بۆ تۆخێل کە ئیداری یاریەکە بات و لە بەرامبەریشدا پۆرتۆ لەم یاریدا تاواجودی خۆی بەکارێنا ڕێژەی تۆپ لە 150 پێ بۆ و شوتەکانیشی لەوکو چێلسی پێما بە 8 شوت بە 7 شوت شوتیان هەبووە گۆڵەکەش کە تۆماری کردووە تا چێلسی وەکو کاکەسام ئاماژە پێکرد نەفەس درێژ بووە لە کۆتا خولەکانە پۆرتۆ گۆڵەکەی تۆمار کردو کە چێلسی سوورزانوێتی لە بنەوە نزیکە تۆخێل بەگشتی لە وەرزی ئەم ساڵ چی بۆ چێلسی کرد لە یانە پاڵاوانەکان یاخود ئەو گۆڕانکارانە چی بوون کە لامپار نەیدەتوانی بیکات تۆخێل کردی تۆخێلەوەی کە کردی ئەو بەرگریکردنەی چێلسی بە 4 بەرگریکار باش نەبوو وە گۆڕینیشی بۆ 3 بەرگریکار و 2 بەرگریکاری دیکە لە باڵەکان تا 5 شتێکی ئاسان بوو لەبەرێ کۆنتی کردووی لە ڕابردووە کۆنتی بۆ هەر بۆ شێوازەش توانی ببێ پریمەرینگ لە یەکەم وەرزا باتەوانێ بۆیە ئەمەی کرد بەرگریکردنەکەی باشتر کرد لێڵی هێرش بردن خێرایی هێرشەکانی زیا کرد خێرایشەکان لە سەردەمی لاپاردا تۆپیانە گرت کەمێک خاویانە کرد و دواتریان کرد بە هێرش نام خێرا هێرشەکانە بات و لە کۆتا لەم سەرشا خێرا ئەگەنەگووە ئەم دوو جیاوازی کردو بۆ زۆر باش هاوکارن پێ بڵێن کاتمانتەواو بوو سپاس بۆ بڕیارتە سەرنجی کەناڵی پەیام سپاس بۆ هاوکاری خۆشەویستم کاگاسام جەباری ڕۆژنامنووسی وەرشی دیاری شاری هەولێر سپاس بۆ بەڕێز کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر و لەگەڵ ماوەی خۆشەویستانم خۆشحاڵم تام کاتە لەگەڵ ئێوە بووم سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم لە پشتی کامێرە ماندوو بوون جارێکتر ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لایە قوبوڵ پێ هەفتەی داهاتوو ئینشاڵڵا دێینەوە خزمەت خواتان لەگەڵ